بەڵاتیان لەگەڵتان بەردەوامین وەک لە سەرەتای بەرنامەکەی ئاماژەمان بەوە کرد کە هونەرمەندێک شێوەکارێک لامان میوانە بێت و باز لە کاری دەستڕەنگینی خۆی لە بواری فەرشچنینە ئەکات. ئێستا دەستمان کردبوو تەوەرە و فەرشەکانی ئەبینین کە چیغی کوردیە. خۆی باسی ئەم کاراکات، باسی ئەم هونەرەیە کات. مامۆستا وشیار جەمال هەم دەستڕەنگین، هەم شێوەکار، هەم مامۆستا، هەم هونەرمەند ئەکرێت بە زۆر جۆر بیناسیێنین. مامۆستا وشیار سڵاو دەبێم کاتەوە باش. خۆشحاڵین، زۆر سپاسی بەڕێزانەکەشتان. مامۆستا باسێکی کارەکەت مامۆکەی باسی ئەزمموی کارکردنی خۆت وات دەستپێکی کارکردنت لە بواری فەرشتنینە. بەڵێ سپاستانەکەم. من سەرەتا کە لە زانکۆتە خەڕوچم کرد ساڵی 2002 کۆمەڵی کاری هونەریمان کە من قساسم پەیکەرتاشیە کۆلێجم خوێنوە، هیتر کۆمەڵی کاری هونەری زۆرمان کرد لە ئەزمموی ئەم 20 ساڵە. بەڵامەتی دوایی هەستم کرد کۆمەڵێک لە کللتوری هونەری کوردیە حەزم کرد کارێک بکەم کە پێشتر کەس نەیبینی بێت، کەمتر بینرا بێت. من زیاتر لە پەیمانگای هونەرە جوانەکان بووم لە ڕانیا، لەو منتیقەیە چیخی کوردیانە کرد بە خامیش. ئیتر لە کۆتاییە هاتمە ئەمەی بڵین ساڵی 2016 و 2007 لەو کاتەوانێ گرنگیم بە بەرەمە هونەریانەیە چکەمە کەمتر بینراوە، زیاتر بۆ ڕازاندنەوەی ماڵی کوردیە، ئەوەنی کە دیوەخانیان هەیە، ئەوانەی کە بڵین هۆڵی گەورەیان هەیە بۆ دانیشتن. من زیاتر حەزم کرد ئەم بەرەمە هونەریانە بناسێنم وەکو چیخی کوردی. وتت بە دیوارە هەڵەواسرێت؟ بەڵێ لەباری بڵین ئاوە نەک بە درێژی، بڵین چۆن بەپانی پاڵیانەوە. بەڵێ بۆ یەک بۆ ڕازانەوە جوانی بوو بۆ پاڵانەوە. هەندێک جاریش ئەم بەرەمە هونەریانە لە دیوی دەرەوەی ماڵەکان بەکارهێنرەوە، بڵین ئەوانەی ڕەشماڵیان هەبووە لە لادەکانە خێمان هەڵاوە ڕەشماڵ بۆ جوانی و ڕازانەوە لە دیوی دەروی خێمەکان دانراوە، زیاتر بە قامیش کراوە. وتت کە ئەمە لە دەڤەری ڕاپەڵی لە منتیقەی قەڵازەوانی تۆ بە شێوەیەکی جیاوازتر بەڵێ. جیاوازی ئیشەکەی جەناب لە چیایە؟ ئیشەکە جیاوازەکەی ئەوەیە من زیاتر گرنگی ماوە بە ئەو بابەتانی کە لە هونەری کوردیە هەیە پێڵن ئەفسانە. ئەفسانە یاخود بڵین چیرۆکە خەیاڵیەکان یاخود ئەو داستانە کوردیانی کە هەیە، من زیاتر گرنگیم بە داستانە کوردیەکان ناوە. زان بابەتانی کە هەیە وەکو داستانێک من باسی ئەەکەم، باسی لالشەکە چۆن خەڵگەچێ بۆ پەرشتوو بۆ کۆمەڵێک باوەڕی ئەم بابەتیان ئەیکەینەوە نیشانمان بێ عەزیەت کێشی ڕەوەندگیانەگەر عەزیەت کێشی مامۆستا وشیار یارمەتیێکی بێ بەم دیوایە مامۆستا وشیار جیاوازی هەیە؟ بەڵێ بەڵێ باشە. ئەگەر بیکە زیاتر بیکەینەوە دەرکەوێت. بەڵێ مامۆستا توانی ڕێگەشت هەلاوە دێنە ناسایی لە عەرسەکە. مامۆستا وشیار باسمان بۆ کەیت دێنە ناساییە نەخشەی جەنابەت. بەڵێ 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 کارە هونەریەکانی من باز لە شارستانێتی میزۆپۆتامیا کە لە ساڵانێک پێش هاتنی مەسیح سەلامی خوای لێبێ شارستانەتی میزۆپۆتامیا هەبوو، کۆمەڵی خەڵکی زۆر لەم شارستانێتیا ژیاوە، نەژادەکانی کوردیش لەو سەردەمەیان ژیاون. اینجا ئێمە بەر لە 2000 ساڵ پێش هاتنی مەسیح لالش هەبووە، پەرستگای لالش، کۆمەڵێک شوێنی ئاینی بووە، شوێنێکی پیرۆز بووە. من هاتووم ئەم بەرەمە هونەریم تایبەت بۆ کردووە، ئەم ڕەنگەشینە ئێرە و ئەم ڕەنگەشینەمە ڕووباری دجلە و فوراتان کە هێنە خوارەوانێ، ئەم ڕەنگەشینە ئەم بەرزنزمیانی کە هەیە. اینجا ئەمە دوو تاوسم کردووە، ئەمە مەلیکە تاوسە، کاتی خۆی کە کوردەکان لەو سەردەمە بڕوایان پێ بۆ بە ئێستا شەوانێ دوو جانم دروست کردووە، یەکێکیان لە شەوە یەکێکیان لە ڕۆژە کە حکمی سەرزەوی کردو لەو سەردەمە کۆنەیە. اینجا ئەگەر زیاتر بیکەینەوە چوار دانێکم لێرە کردووە بچووکە ئەم تاوسانە هەمان شێوە تاوسنەوەش. بەڵێ هەر هەمان شتە بەس دیزاینەکەیم گۆڕیوە لە باکوور و باشوور لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای شارستانەتی میزۆپۆتامیا حکمیان کردو، ئاگای لە هەموو ئەو ناوچەیە بووە. اینجا ئەم بەشە سوورەی کە هەیە ئەو گۆزانی کە خۆم چوومەتە لالش بێگومان، کۆمەڵە گۆزەی زۆریان هەیە تقریبان ڕەنەکانی سوورە، دیوی ناوەوەی زەیتونی تیا بووە، ڕۆنی زەیتون. ئەمە بەکاریان هێناوە بۆ ئەوەی کە شەوان کارەبا نەبووە،
قوتولکەی بچووکیان دروست کردو بە قورس بەم ڕۆنی زەیتون نەتوانیوانە شوێنەکانی پێڕۆنا بکەنەوانێ اینجا ئەم هێمایەشیان هەیە بەزەوە زۆر خەوڵمدا لە یوتیوب بگەڕێم بزانم واتاکەی چێ بابەتێکی ئاینیە نەمزانی واتاکەی بەس زۆر ڕەمزێکی پیرۆزەلایەن ئەم بەشانی کەش ئەمە کۆمەڵە چرای زۆرن لە ناو لالژدانراون ئەم پایە زەردەشیانەیە خۆی حەوت پایەیە پایەکان هەمووی لە ڕێکی یەکە کاچێ ژوورەوانی یەک پایە دیارەوەکانی کە لە ڕێکی یەکەن حەوت پای پیرۆزیانەیە کە تعبیر لە هەر حەوت مەلایکەتە بەڕێزەکەی ئاسمانەکە ئەوانەی کە هەبوو لەو سەردەمە و کۆمەڵێک داریشمان هەیە ئەم دار زەیتونانە کۆمەڵێک داری زەیتونی زۆری لێ لالژ ئەم زەیتونانە خەڵک پیرۆزیان کردووە کە چوون ئەو خێزانە بەڕێزانی بە ئێستا شەوانەیە کاچن ئەبێم و خێزانە چەند نەفرن ئەوەنە کیلۆ زەیتون لێکەنەوە بیهێنن بۆ پەرزگاوەک و پیرۆزیەک و ئەوان لەوێ ئامادەیەکەن بۆی کە ڕۆنەکەی لێ دەدێنن ئەمە بە کورتی باسم کرد ئەم ڕەنگە ڕەشەش کە دامناوە ڕەنگێکی ڕەشی شەو باگراوندەکەی سەرەوانەی نیلیە خۆی ناو لالی ژەمووی تاریکە مامەسامەوەکو چیغیان بە هەمان شێوە چێغەکانی تریش گەڕانەوەی داستانێکە چیرۆکێکی خۆی هەیە بەڵێ ئەمانشیان ئەم بابەتی کەشیان ئەمە زیاتر حەزم کردووە لەسەر ئەوە بیکەم ئەمەشە پێویستی بەکردنەوە هەیە مامۆستا کێشە نابێگەر ئەوە نەشبێ کێشەمانە ئەم بابەتەش زیاتر حەزم کرد بۆ زەردەشیەکان ئیشێکی جوانکەم ئەوەی کە من خوێنەوەم لەسەری هەبوو خانی زەردەشیەکان چوارگۆشە بووە هی سەردەمی زوو و ئەوان بڕوان بە چوار پیرۆزی هەبووە ئاو هەوا و خاک و ئاگر بۆیە ئەم شێوەیە من چوارگۆشە کردومە ئەم ڕەنگە زەردانش کە هەیە هەمووی ئاگری زەردەشتەکە هەموو ماڵەکانی وڵی ئەو بەشەیم تاوا کردووە بەس بەشێکی ماوە ئەم ڕەنگە زەردانش کە دامناوە تعبیر لەواکە لە ڕووی ئاینیوانێ لە ڕووی کۆمەڵایەتی و هەمان خێزانەکان پەیوەندیکی زۆر بەهێزیان هەیە لەگەڵیەکە ئەم بەشانی کەشکە بە شێوەی چوار دامناوە ئەوە هەمووی ئەو شوورایانە بووە کە لە سەردەمی خۆیان شوورای بینی من لە شارستانەتێک بۆ شارستانەتێکی تر یا لە کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەی کرد شوێنەکان شوورای هەبووە خانۆکانیان بڵین وەکو شوورایەک بووە بۆ پارێزگاریکردن لە ئەو شوێنەی کە هەیەە لە ڕووی سیاسیەوە جا ئەمانشمان دروست کردووە لە هەموو شوورایەک شاسی ڕەنگمدانەوە ئەو ڕنگانەوەکو ئەوی کە بڵند شرایەکیان داگیرسان بێ بۆی کە شەو بەرچاویان ڕووناک بێتەوانێت زیاتر حەزم کرد نمایشەکان وەکو نەخش و زەغرەفە بکەم نەگۆ بڵێ مرۆڤێکی تیابەیە کەسێکی تیابێ بۆ شێوە جا ئەمە یەکەم جار نەخشەکەی دانیێر ئەزیێتت کێشاوە با بڵێن نەخشەکانت لەگەڵ خۆت هێناوە ئەزیێتە کێشی نیشانمان بێ مامۆستا وشیارگیان کە چۆن کارەکەی لە چیۆ دەست پێ کۆناغی کۆتاییە بڵێن شێوازی دروستکردنی بەرەمە هونەرەکان بەڵێ سەرەتا عەفوم سەرەتا وەرەقی خطوط بەیانیمانەیە من ئەم دیزاینی فەرشە لەسەر وەرەقی خطوط بەیانی دروست دەکەم ئیتر درێژوپانەکەی بە ڕەغبەتی خۆمە مەترێکپان بێ 3 مەتر درێژ بێ خۆی یەک بەسێ بۆ چیغی کوردیە بۆ فەرژیا بۆ بەڕێیا بۆ کلیبی کوردی بە زۆری ئەوەی کە من لامە لە ئینتەرنێت هێناومە زیاتر لە 4000 فەرشی کوردیە زۆرینەی زۆری لاکێشە مەترێک بە 3 مەترە هەیە مەترێک بە 4 مەترە ئیتر بەپێی ئەو وەستایانی کە لەو سەردەمە کۆنانەیە دروستیان کردووە بەس بە گشتی یەک بە 3 ئەم کارە هونەریانە سەرەتا منێم لەسەر وەرەقەی خطوط بەیانی دیزاینەکە دروست دەکەم بە قەڵەم اینجا قۆناغی دۆم ڕەنگی بۆ دانێم هە لەسەر وەرەقەی ئینەکە اینجا دوای کە ڕەنگەم بۆ داناهێم ئەم بابەتانەمان هەیە گەر من زیاتر ئەو تاڵسانەیە کە کردومە هەمان حەجم و قیاس بڵێن لێرە خانەکان چەند بە چەنە لێ بە هەمان شێوتی بەپێی دواتری خیتە بەڵێ دواتر لە قۆناغی شکای ئەجێزرێتەوانێ بۆ سەر ئەو ئەمەش ئەو بچووکانەیە کە کردومە لە ڕێی ئەم دەستگایەوە نە ئەمە بەس بەدەستەچن ئەم ئامێرە ئەوە شتێکی باشە ئەم بەس من ئەمانم لە خۆمەوە نەکردووە ئەمە لەو فەرشەی ترا هەیە عەفوم کام فەرشە ئەمەیان بەڵێ زیاتر کردووە من هاتووم داستانە کوردەکانم هێناوە خوێنوم نەتەوانێ بڵێن نەک جارێک 100 جار بۆیە هەموو ئەو بابەتانی کە لە ناو داستانەکە هەیە ئەمە ژۆک و داستانێک من سەیرم کردووە کۆمەڵ ڕووداوی تایە ڕووداوی جوان
تر هەندێکیان ڕووداویان خۆشە هەندێکیان ناخۆشە ڕووداوەکان هەندێکیان ئاینیە هەندێکیان کۆمەڵایەتی من زیاتر گرنگیم بەوەیەوە ئەم ڕووداوانە لەم داستانەیە منێنم یکەم بە فەرشێک بەڵام زیاتر گرنگیم بە ئەم ڕسمانەیەوە لە چی وەرنگرتووە لە فەرشە کۆنەکانەوە ئەو فەرشە کۆنانی کە لە سەردەمە کۆنەکانە هەبووە تا ئێستا لە سەردەمی دەوڵەتی میدیاییەوانێ کە دەوڵەتی کوردی بووە چەند فەرشێک ماوەتەوە هەتا ئێستا من هاتووم ڕسمی ئەو فەرشانە جارێککە هاتووم کردومەتە بە ئەم وەرەقی خطوط بەیانی و باشە ئەم ئەمریکا لەبەر دەستمانایە ئەم دەستگایە ئەمانم بە دەستچنیوە بەس ئەمەیان کلیمی کوردی پێچندێت کلیم یا بەڕێی کوردی کە دەستگاکە پێوترێت ئامیری جۆڵای زیاتر جاجمی پێچندێت لە کوردەواریە جاجمی کوردی یا بەرماڵی کوردی بەڵام خۆی ئامێرەکە لە ڕاستیە ئەوەی کە هەیە نیو مەترپانە نازانمەکە جاجمتان دی بێ 4 پارچەیە بڵێن نیو مەترپانە و 2 مەتر درێژە دوای پارچەکان ئەیدورن بەیەکەوانێ بڵێن 2 بە 3 دەرەچێ من هاتووم ئامێرەکەم وا دروست کردو بووە 4 جار ئەم هونەرمەندە نێت ئەم هەموو دەزووەدانێ 4 جار زۆر ماندوو ئەبی زەمنەمە دانم یەک مانگی پێچێ بەس دەزوودانم ئەم هەموو لێرۆ بڕوە بێ بۆ ئێرە بچێ بۆ ئەو سەر زۆری پێدەچێ زۆر ماندوو ئەبی ئەو هەموو دەزوودانی جا من هاتوون درێژترم کردو پانترم کردووە مەترێک پانە بۆ یەکە ئیژە بێ مەترێپان بێ کە دروستم کرد یەک پارچە دەرچێ 2 پارچە نەبێ بخەینە پاڵیەک باشە اینجا ئەم ئامێرێکە دروستم کردووە داهێنانێکم تیا کردووە ئەوانەی کە ئامێری جۆڵایان هەیە ئەوانەی کە تەو نەچن یا ئەوانەی کە ئەم شۆرە ئامێرانیان هەیە دایمە ئامێرەکان 2 بەکرێ هەیەکیشان لە پێش و هیچیان لە دواوە دەستوەکە لە دواوە هەڵەکرێتەوە تر تۆ سۆسکاشندێت لە پێشەوە هەڵەکرێتەوانێ من هاتووم لە دواوە سێ دانم داناوە بۆچی لەبەر ئەوەی ئەم ڕایڵی دەزووە کە دا ئەندێ بڵین من هەمووی دەزوی سپی دانێن بەگشتی یا یەک ڕەنگدا ئەندێ هەمووی دەزوی سپی من هاتووم سێ دانم داناوە 3 بەکرەی جیاواز بۆیە 3 ڕەنگی لەسەر دانم ئەو ڕایڵی دەزوانێ بێتە 3 ڕەنگ یەک ڕەنگ نەبێ باشە بە یەک جار دەتوانن 3 ڕەنگدان بڵێن زەرد و سوور و شین بەس کە ئەچێتەوە ئەوێ ئەبێتەوە بە ئەو 3 ڕەنگە بەس بەگشتی ئەو ئامێرانی کە هەیە یەک بەکرەیە یەک جار ڕایڵی دەزوودان لێ من کردومە بەسییان ئەتوانم ئەم پارچێشی لێکەمەوانێ هەر یەکدانە بێت لێرە ئەمە جیاوازی ئیشەکەی جەنابەت لەوایە بەڵێکە ئەتوانم بیکەم بەسییان بیکەم بەدوان ئەمەش لێکەم و بیکەم بە یەکدانە جا ئەوەی جێی دڵخۆشیە ئەوەی کە جەنابەت بەرنمەکەی ئێمە هەڵبژاردۆ بۆی کە یەکەم جار لە بەرنامەی ئێمەوە ئەم ئیشە جوانانەت نمایش بکە یەخوا دەست خۆش بێ مامۆستا پێمان بڵێ ئەم ئیشە جوانانە بە تەمانی ئینشەڵڵا بڕاوی پێبێی کەسانێکی ترفێریکێک چون بەداخەوە پیشەی جۆڵای یەکێک لەو پیشانێ بۆ هەموو جوانی ئیشەوە خەریکە ئیتر بەرەو نەمانە چەند وەستاکان کە ئیتر تەمەند درێژ بن یا ڕەبی تەمەنیان بەرەو هەڵکشان ڕۆشتووە هونەرەکە و باڵێ ئیشەکە خەریکە لە یاد دەکرێت من هەوڵم داواگەل لە داهاتوە ئیشەڵڵا گەلێریەک دانێم گەلێرێکی گەورە توانم کۆمەڵێک کوڕ و کچی گەنجی ئەم شارە فێری ئەم جۆرە بەرەمە هونەریانەکەم هەم فێری جۆڵاییانکەم هەم فێری ئەم چیخی کوردیانکەمەنی 2 بابەتی جیاوازە حەزەکەم ئەگەر گەلەریەکمە بواە لە داهاتوە شوێنەگاوکەوە تا ئێستا شتەکانە نمایش نەکردووە ئەمە یەکەم جارە هیچیان نمایش نەکراوە بەڵام بەنیازی نمایشی بکەیت ئینشەڵڵا نمایشی کەم و لە داهاتوە گەلێرێکی گەورەی خۆشمانە بێت بۆیە کە کۆمەڵی خەڵکی گەنجی لەم شارەیە هەم ئەوانش فێرکەین باشە کەواتەکە ئەگەر کەسایەک حەزی لە چیغەکان بێ یا بەڕێ یا هەر کارێکی تۆ بێت شوێنێک نییە هیچ شوێنێکم نیە من لە ماڵەوە کارەکەم لە ماڵە کارەکەیت بەس حەزمەکە گەلێریەکمە بواە لە ڕێگەی سوشیال میدیاوە هیچ نمایشت کردوون خەڵکەکە هەر نەبێ لەگەڵ هونەرەکە ئاشنا بێ وەڵی هیچم نەکردو بەسەوەیە ئەم فەرشیان بوو حدا ڕۆژە لەمە پێژە لەبەر سەرا تەسویرێکم کرد لە فەیسبوک بڵاوم کردەوە ئەویش کۆمەڵی خەڵکی کەم بینی بەڕاستی بەداخەوە ئینشەڵڵا خەڵکێکی زۆرترێ بینێ و حەزمە کرد لە داهاتوە گەلێریەکمان هەبێت و کۆمەڵە کاری زۆر بکەین کۆمەڵی کەسی کەش لە منەوە فێری ئەم بەرەمە بن کەسانی گەنج و بەتوانە فێرکەم باشە کاتی چەند پێچێت دروستکردنی چیغێک یان بەڕێیەک یان جاجمێک
ئەم بەرهەمە هونەریانە کاتی زۆر دەوێت ئەمانە تقریبا 6 مانگی دەوێت یەک بەرهەم 6 مانگی دەوێت چکە ئەگەر زیاتر بێنێتە پێشەوە ئەم برا بەڕێزە ئەم بەشانەی من یەکەم جار بۆیە ئەمەم هێنا ئەم ڕەنگە دانێم بە سادەی اینجا دوای ئەم نەخشەیە خەمە سەر ئەمەش بەدەستە بەدەستە هەمووی بەدەست شنجیمە بەس یەکەم جار ئەم ڕەنگەکان بە سادەی دانێم لە قۆناغی دۆمە ئینجام نەخشانەیە خەمە سەر خوریانە مامۆستا حسابات هەیە چەند جار لەسەر بەڵێ هەموو حساباتەکەم سە بڵین ئەمیان حسابکەین بڵێن زیاتر من پێشتر تەختەکان هەمووی ڕیزەکەم بڵین بەگشتی بڵین ئەم فەرشەمانەیە یا ئەمە فەرقی نییە دارەکان هەمووی دانێم بڕیمە هەمووی خانەخانەکەم بڵین مەتریەکە ئەیکەم بە یەکی 2 سانتیم 2 سانتیم ینی 50 خانە دەرەچێت باشە لە هەر خانەیەکە من کە ئەم خوریانی تێوە ئاڵێنم 12 جار بۆ هەر خانەیەک من خوریەکەی تێوە ئاڵێنم یعنی هەمی بە حساباتەوە نێ لە خۆمە هەر تێوەی ئاڵێنم سە ئەم بەشە زیاتر لێرە دەرەکەی بڵین ئەم بەشە پرتەقاڵیە ئەمە 12 جار خوریەکەم تێوە ئاڵان و ئەم بەشی ژێرەوە اینجا دوایی ئەم نەخشەی سەریشەوە ئەمەشیان هەر 12 دانەیە بەڵام لە ناوەڕاست ساگرێم ماوە ئەمەیان داهێنانی ژیانی خۆمە ئەم شێوازە چنینە لە هیچ شوێنێک نییە سەرچیقی کوردی ئەکرێ لە منتیقی قەڵاتزێ و سەروچاوە و ئەو منتیقانەی بڵێن کە بەڕاستی وەستای دەسڕەنجینی لێ زۆر بەشیان ئافرەتن پیاوەم ئیشە ناکە زۆربەی زۆری ئافرەتن و خۆم چووم لەوێ مامۆستا بووم 3 ساڵە ڕانیە زۆر ئەچوم سیرمەکردن خەڵکی ڕەوەندنەوانی کە گەرمیان و کوێستان ئەکەن بڵێن ئەو خێزانە بەڕێزانی کە دەواریان هەیە خێمە هەڵێن مەڕووماڵاتیانێ زیاتر لەم ئیشانە ئەکەن اینجا ئەمان زیاتر بەس ئەم خوری تێوە ئاڵێنن ئەویش بە هەمیەوە نا بە بەشێکیەوە بەو شێوازە سادەیە بەڵام هەر قامیشەکە دیاری بۆ ناکرێت بەگی ئەوان قامیشەکە دیارە بەس چەند ڕیزێگەی چنین بەرزبری قامیشەکە بنووسێ بەیەک وەکو فەرشێکی لێبێ وەکو وەزنیش ئەمەی تۆ جیاوازترێکە بەڵێ من قامیشم دەست نەکەوە بەڕاستی هاتم ئەم دارەم هێنا وەکو فکرەیەک یەکەم جار ئەم دارەم هێنا بڕیم وتم بە هەمووی قیاسەکان بە قەرێک دەرچێت اینجا بۆ هەموو خانەیەک من ئەو هەموو دەزوە دانیم اینجا دوای ئەم نەخشەیە خەمە سەر بەس شێوازێکی تری نەخشمدا ناوە بێجگە لەمەوەی شەڵا لە داهاتوە گەرین بێت یەک دوو تەکنیکی کە حەزم کردووە بەس فریان نەکەوتم بەڕاستی ئەجنا لەوەشمە کرد دەرفەتی ترامیواندارێکی بەڕێزت ئەەکەین زۆر ئیشەکانت جوانە ئەمەشیان هەر داستانێکی تری کوردیە ڕەوەند بەس بە کورتی مامۆستا وشیار ئەگەر بۆمان باسکە چون کاتمان نەماوە بەڵێ جا پڕە لە ڕەنگش ماشەڵڵا بەڵێ بەمبارە ئەگیرە کۆمەڵێک ئەبینەبێ ئەمە جۆرێک ئاژەڵە چوار پێ هەیە ئەمەش جۆرێکی ترە کلچی بەم شێوەیە زیاتر لە کوردەواریە هەیە جاران چیرۆکێکی مناڵان هەبوویان و فلان ئاژەڵ ئەوکەی کە ڕاوانێ ئەوکەی کەوەڕانە هەن کۆمەڵێکشت بە دوای یەکان ڕاکەن دوای بێ بە قەساب و بێ بە کۆمەڵەش یەکتری ڕاوانێت ئەم لەسەر گۆشت و ئەو لەسەر ئەو لەسەر ئەوە جام چیرۆکە لەوە من وەرم گرتووە چیرۆکێکی کوردیە یعنی مەبەست وێ هەموو کەس ڕاکە بە دوای مەعیشەتی ژیانی خۆیان بۆی کە شتێکی دەستکەوێ جا زیاتر چیرۆکەکان مناڵانەیە بڵێن بۆیە مناڵ حەزی لێ بکە بڵێن سەگ و پشیلە و تاوس و ئەوەی کەیان قاز و مراوی و گەتا ئەو سەر بیکەیتەوانێ بڵێن هەر هەمان شت دووبارە بۆتەوانێ تێکەڵکردنی ڕێنگەکانی زۆر بەڵێ تێکەڵکردنی ڕەنگەکان و کەسانی کە هونەری شێوەکاریان خوێنووە لە ڕەنگەکانە زۆر شارەزان یعنی بڵێن لە تێکەڵکردنی ڕەنگەکانە سە من حەزم کردووە لەسەر بەرهەمێکی هونەری لە خانێکی 2 سانتیم بە 2 سانتیمان 2 ڕەنگ تێکەڵکەم بەس هەوڵێن بیکەم بە 3 ڕەنگ بە 4 ڕەنگ بۆیە هەموو ڕەنگەکان دیار بێت و بڵێن بۆ چاو خۆشترە وڵی جوانە دەستە خۆش هەر بمێنی سپاس بۆ ئیشە جوانانە شەڵا کە کۆمەڵای گەنجی پڕ لە وزە ڕووکەنە جەنابێت بۆی کەشەڵا ئەوانش هەر بەم شێوە فێریەم ئیشە جوانانە بن و برێوی پێ بدرێت لە لای خۆشمان بەخێر بێ دووبارە سپاس بۆ دەستە خۆش بێت ماڵاوەکە